ئێمە وەکو کۆمەڵی خوێندبەخشانی کوردستان لە ئەمڕۆدا هەڵساین بە هەڵمەتێکی خوێنبەخشین بە هەماهەنگی لەگەڵ بەرەبەراتی بانکی خوێن و لەگەڵ کۆمەڵی تالاسیما لە بەیانیەوە خوێنبەخشین بەردەوامە بۆ کەسانی پێویست بە خوێن و خوێنبەخشانی نەخۆشانی توشبی تالاسیما خوێنبەخشان هەمیشە لە خزمەت نەخۆشان کە پێویستان بە خوێن بێت. ئاماری ئێمە کۆمەڵی خوێنبەخشانی کوردستان لە سەرەتا دروست بینەوە تاکو ئێستا زیاتر لە 11,000 ئەندامی خوێنبەخشی چالاکی هەیە کە بەردەوام خوێن دەبەخشن هەموو کات و ساتێک و نەخۆشانی توشبی تالاسیماش لە سەرەتا دروستبوونیانەوە کە ئەو کۆمەڵی تالاسیما دروست بوو ڕێژەی نەخۆشانی توشبی تالاسیما زیاد بوو. ئێمە هەمیشە وەکو سەربازی ون هەموو کەس و کاری ئەوان ئامادە بوون خوێنمان پێبەخشین. تا ئێستا 12 دەخینم دایە هەتا ئێستاخە بەس چاوەڕێن دەکەس ساران ئەوەی تەلاسیمە تەلاسیمە ئەوانە نییە خین گوتم با بێم ئەخینیان بدەمێ ئەوچی خێرەی گەورەیە داواکارم بێن هەموو خینی بدەن دەبەوەی ئەجر پاداشتی گەورەی خێرەی گەورەیە داوان لێ دەکەم بێ خینی بدەن. خوێنبەخشینی لەوە خوشکبرای نەخۆشانەی ئەوانەی تەلاسیمایانێ بۆ پێویستی بزانین کە بێم خوێن بخۆشم لەبەرەوەی ئەوانش پێویستیان بە ژیانێ وەکو ئێمە داوە هەر کەسێکی کەوانەی لە تااقەتیان یان لە خۆڕا دەبینن هەرچەند خینی ببەخشن هەرکم ئەوانێت توانێت خۆ ببەخشینیانەیە پێویست دەبێن ئەوانش خوشکبرای منە پێویستیان بە ژیانەیە پێویست دەبێن و لەسەر هەر هەمووشمان هەرکە کە بێن هاوکاری وانە بکەین. بعد